ئازیزان خۆشەویستان هەنە دۆستان وا دیارە ئەم شەو هەڵدەستین بۆ نەوارێکی خنزیرانە و قەشەنگ. ئەم نەوارە ئەم گەعدەیە ئەم دانیشتە لە مەزرعەکەی کاک ئیبراهیمی حازی بەڕێوەدەچێ بە سەرپەرشتی کاک ئیسماعیل خەیلانی و ئاسۆ گەڵاڵی و کاک زیرەکی زەنگەنە. میوانە بەڕێزەکان لێرە تەشریفیان هەیە، کاکە وەریای خەیلانی و دیار خەیلانی و محمود منتق، کاک شازادی خەیلانی، پێشکەشە بە ڕێکاربندیان و حەمە شۆخانی خۆشەویست. میوانی خۆمە حەمە شۆخان بەخێر بێ بەسەر سەر و بەسەر چاومان. لەگەڵ تیپی مۆسیقای هونەرمەندان لە سەرۆرێک کاکێمنی خۆشەویست بە سازەخۆشەکەی حەمەی مەلازادە. برای بسووتان بە گۆرانی لە خزمەتاندام هێمن کەمال هاوکاری ئەم شەو دەبێتە کاک ئامان زیافی خۆشەویست خۆمە. پێشکەشی دەکەین بە هەوادارە و جێگرانی خۆشەویست. هیوادارم بەدڵیان بێپەسەندی بکەن. ئەم شەو لە بەرواری 23/6/2020 ئەم نەوارە بەڕێوەدەچێ. ئێستاش باسی لەسەر پرۆگرامی تیپی مۆسیقا و فەرموون ئەستۆی وێ نەگرتنیە ماگەتە دەکەوێتە ئەستۆی برای بەڕێزم کاک هەڵمەتمەندێکی خۆشەویست. فەرموون. خوشیم شادی هر دو دنیا من توم نبی گلی دنیا من توم نبی گلی دنیا. من بيتويم في وديارة زميلات ولا مشارة من بيتويم في وديارة دزاني بومجياني روجي دادي پشیمانی روزی دادی پشیمانی.
زاران نماوي حيف وقت زاران نماوي بوم ضروري قلق دانا دردي دوري وكنا بوم ضروري باصي زواني لسان زارانا ناو باجي زواني طول شارانا ناو باجي زواني طول شارانا بشيني من خوي مكان ببريني من بمكان بشيني من خوي مكان ببريني من هو قريب روي دلني يابا نابيني بكنيني من نابيني بكنيني من تو بمالي زوك جالا حقني يا بو تو بنالا مروا لي رازي ميلا يلقي ديلي من مشيلا يرهر دارو يبامني جبيل لهار شويبي بدلاوين لها شويبي بدلاوين يا ريال يا ريال يا عيني قارن بس يتي بادرقاي وفا بكري دوا عيني قارن
بەسیەتی با دەرگای وەفا بکرێتەوە دڵە زید داونی سەفات تاکای بتوێتەوە جەنە سەبری ئەیوبمی لە شوێ بوو عومری نوحم قەت نابێ گەنجی قاوڕوونم بۆ سیە بی لە دنیا پێنج و دوو ڕۆژێکە دڵکە ڕۆی نایێتەوە نایێتەوە دەستا و بەسەر بژێ